لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ دابەزینی ڕێژەی هاوسەرگیریکردن ڕێژەی جیابوونەوەی هاوسەرەکانیش بەرز دەبێتەوە. ئامارەکان بە شێوەیەکن بەرپرسانی ئێران چیتر ناشاردنەوە و ئەوە وەکو قەیرانێکی جددی ناو دەبەن. بەپێی ئاماری ناوەندی ئاماری ئێران لە ساڵی 1398 هەتاویدا زیاتر لە 840,000 هاوسەرگیری تۆمارکراون، بەڵام لە ساڵی 1399دا تەنیا 556,000 هاوسەرگیری تۆمارکراون کە ئەوە دەری دەخات ڕێژەی هاوسەرگیریکردن لە ساڵێکدا 136 دابەزیوە. هاوڵاتیانیش دۆخی خراپی ئابووری بە هۆکاری سەرەکی دەزانن. کان حەقیان پێ دێن کە نەتوان ئیزدواج بکەین بە خاتری ئەوەی کە گرانیە، یەکیان کە گرانیە، یەکیشان کە بێکاسبینە و بێکارن و دەرامەدیان نەیاد، حتا بابەکەشیان مەرحەلەیەکی دانە کە ناتوانن ژیانی ئەو کوڕیان یا ئەو کچیان تامین بکەن، بە خاتری وەش ئەوانە ناتوان ئیزدواج بکەن. گرفتەکە هەر ئەوە نییە، هەر ناوەندی ئاماری ئێران ئاشکرا کردووە لە بەرواری ئەو 2 ساڵەدا دەرکەوتووە ڕێژەی جیابوونەوەی هاوسەرانیش 128 بەرز بۆتەوە. ئەوە جوای کردووە ڕێژەی لەدایکبوونی منداڵانیش 90% کەم کات. هەموو ئەوانە بەهۆی قەیرانی ئابووری و هاوکات داواکاری زۆری خێزانەکانی هەردوولا لە یەکترە. بیان هەوێ ئیزدواج بکەن، زۆربەی جوانەکان دەبێ وەدوی واموەرگرتن و ئەوانە بکەون. ئیزدواجی ئاسانیش ئەلعان بەعزە ماڵێک کە دەبینی بەعزە نەفرایە کە ئیزدواج دەکەن سەختی لێ دەگرن، مەسەلەن داوای بەعزە شتایەکی دەکەن کە جوانێکی وەک من یا جوانهایەکی دیکەی هەمسن ساڵی من بۆیان فراهەم نابێت. کەمی هاوسەرگیریکردن و زۆری جیابوونەوەکان کە بووەتە هۆی ئەوەی منداڵی کەمتر لەدایک بن وای کردووە کۆمەڵگای ئێران بەرەو پیری بڕوات. ئەوەش بەرپرسانی لە بەرزترین ئاستا هێناوەتە سەرهێڵ. تەنانەت ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران داوای کردووە هەموو ئاسانکاریەک بۆ بەرزکردنەوەی ڕێژەی هاوسەرگیری و هاندانی خێزانەکان بۆ خستنەوەی منداڵی زیاتر بکەن.